لافاوەکەی چەمچەماڵ و شکستی ئیدارەی سلێمانی چۆن شۆک بوون. لافاوەکەی گرمیان و بە تایبەت چەمچەماڵ دوجار پەردەی لەسەر زۆر گەندەڵ و خراپی دارەدانی سنوورەکە هەڵماڵی و ئەوەی چەندین ساڵە پەردە پۆش دەکرات دەرکەوت و ڕووی موزایەدا دەرکەوت. خراپی دارەدان گەندەڵی و کەمی خزمەتگوزاری لە پایتەختی ئەنفال بە لافاوێک دەرکەوت و ئاشکرا بوو کە ناوچەکە چەندین ساڵات تەنها چارەسەری کاتی بۆ کراوە و ئەوەی لە کاتی هەڵبژاردنەکانیش دەگوتران تەنها قسە و موزایە دەبوون و لەسەر ئەرزی واقع هیچ بۆ ناوچەکان نەکراوە. لافاوەکە زەرەری بە 1200 ماڵ و شوێنی بازرگانی گەیاندووە بە پێی خەمڵاندنە سەرەتاییەکان قەبارەی زیانەکان گەیشتونەتە 15 ملیۆن دلار کە جگە لە ماڵ و دوکان و شوێنە بازرگانیەکان چەندان فەرمانگەشت زیانی گەورەیان بەرکەوتووە. بەڵام ئەوەی جێگای سەرنج بوو لای هەمووان کەم تەرخەمی و بێباکی دەسەڵاتدارانی ناوچەکە و ئیدارەی سلێمانیە. شارەزایانی کەشناسی بەردەوام ماوەی هەفتەیەک بوو دەیانگوت چەمچەماڵ بەو شەپۆلە دەبێتە ناوچەی کارەساتبار، بەڵام تا ڕۆژی لافاوەکەش تەنانەت منهۆڵەکانیش پاک نەکرابوونەوە و ئەوەی هەبوو دەسەڵاتداران و ئیدارەدانی ناوچەکەش وەکو خەڵک چاوەڕێ هاتنی لافاوەکە بوون. ماوەی چەندان ساڵە خەڵکی چەمچەماڵ و تەکیە هاوار و ناڵەیانە لەدەست کەم ئاوی و بێ ئاوی و کەمی خزمەتگوزاری و هاوار دەکەن و دەڵێن کەس نایات بەهانامانەوە. بەڵام لە کاتی بانگەشەی هەڵبژارنەکان بەرپرسانی یەکێتی بەردەوام بەڵێنی قەبەقەبە دەدەن و دەڵێن کە ناوچەکە دەگۆڕن و خزمەتی چاوەڕوان نەکراوی دەکەن. کورد گوتانی ئەو قسانە بایسک بەتاڵکردنەوە و مرەکەبی سەر کاغەزە و لە واقعدا ئەوەی هەیە شارێکی وێرانی پاشماوەی ئەنفالە و تەنها لە ئێستاشدا ئەوەی مشوری چەمچەماڵ دەخوات دەستگا خێرخوازیەکان و سەرمایەدارەکان و خەڵکانی خۆبەخشن و حکوومەت و ئیدارەی ناوچەکە هەر تەنها تەماشاکردن و تەنانەت دەیانەوێت ئەوەش بقۆزنەوە بۆ قازانجی خۆیان و سۆزی خەڵکی پێڕابکێشن. ماوەی 11 ساڵە چەمچەماڵ بەدەست بێ ئاویەکی سەخت و تاقەت پڕوکێنەوە دەناڵێنێت و بەردەوامیەکەتی بەڵێنی بێکردار دەدات و دەڵێت گرفتەکە چارەسەر دەکەین، بەڵام حیزبەکە ئەوەی کردوتە کارتێکی هەڵبژاردن و لە کاتی حملەکاندا بە چەند تەنکەرێک ئاو خەڵکە ماندۆکە بێدەنگ دەکات. لەو ماوەیەدا 3 جار بودجە بۆ چارەسەرکردنی گرفتی کەم ئاوی شارەکە تەرخان کراوە، بەڵام هەتاکو ئێستاش تەنها 1 بۆڕیش لە ئاوی ئاغجەلەرەوە ڕانەکێشراوە و وەکو خۆیان ئەڵێن ماقوڵ چیە بە زستان و هاوین هەر بە ئاو بخنکەین.